بەڵێ توانەسڵاتان لێبێ سلااو لە هەموو بینەرانی NRT لە مانکی شوپاتی ڕابردوودا حکوومەتی بەریتانیا ئاساییکردنەوەی ژیانی لە وڵاتەکەی بە 5 هەنگاو ڕاگەیان کە هەنگاوەکانیش بریتی بوون لەوەی کە لە 8 مارسە دەرگای خوێندکاکانی کردەوە سەرپشت بۆ ئەوەی کە خوێندکاکان ئەو خوێندکارەکان بگەڕێنەوە قوتابخانەکان و هەنگاوی دووهەم لە 29 مارسە بوو ڕێگایدا بە کۆبوونەوەی گروپی 6 کەسیدا لە پارکەکان هەروەک ئێستا دەبینێن لێرە لە هایت پارک کەسانێکی زۆری لێ و گروپی دوانی تا 6 کەسی دەبینین کە کاتی خۆیان لێرە بەسەر دەبنەوە هاوکات ڕێگەدراوە بە یاری گۆلف و تۆپی پێ و تێنس و هەرچ چالاکیەکی دەرەوە بێ ئەتوانن لە دەرەوە بەجێ بێنن لە 12 مانگی نیساندا ڕێگا دەدرێت بەکردنەوەی دوکان و سەرتاشخانە و ئارایشگا و غەسل و هۆڵی وەرزشیەکان ئەو لە شوێنە داخراوەکانیش چێشخانەکان ئەتوانن خواردن لە دەرەوە پێشکەش بکەن بە میوانەکانیان لە هەفتەی پێنجەوە پەیوەندی کۆمەڵایەتەکان و سەردان ئاسایی دەبێتەوە بەگشتی و لە هەنگاوی پێنجەم کە 21 شەشە هەموو هەنگاوەکان ئاسایی دەبنەوە و کڵاپەکان و باڕەکان و چێشخانەکان و هەموو سنوورە یاسایەکان بەپێ ئەپلانی حکوومەت لا دەبێت و ژیان ئاسایی دەبێتەوە لە کاتێکدا کە توشبوان و گیانەدەستانی بە ڤایرۆسی کۆرۆنا کەم بۆتەوە و بەرەو کەمتریش دەڕواتە حکوومەتی بەریتانیا هۆکارەکانی دەگەڕێنەوە بۆ ڤاکسینەکە و بۆ داخستنی گشتی وڵاتەکەی داتاکانی تەندروستی نیشتمانی بەریتانیا نیشانی دەدەن تا دوی ئەم مانگە 31 میلیۆن 200 کە هاوڵاتی ژەمی یەکەمیان وەرگرتووە 5 میلیۆن و 205,505 کەسیش هەردوو ژەمەکەی وەرگرتووە. بۆریس جۆنسن سەرۆکوەزیرانی ئەو وڵاتە ئەو هەنگاو بە سەرکەوتنێکی گەورە لە قەڵەم داوە. بڕیارە سبەینی دووشەمە سەرۆکوەزیران بۆریس جۆنسن 4 بڕیاری گرنگ سەبارە بە ڕێکارەکانی ڤایرۆسی کۆرۆنا ئاشکرا بکات. چاوەڕوان دەکرێت سەرۆکوەزیران بڕیار و ڕێگای نوێ لەسەر پشووی هاوین و داخستن و پاسپۆرتی ڤاکسین و مەودای کۆمەڵایەتی ڕابگەێنێت. سبەینێ بە زانیاری زیاتر سەبارەت بە ڕێبڕیار ڕێکارەکان دەگەڕێم وڵاتان.